ئەو قەیرانە ئابوووریەی لە دوای هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا لوبنانی گرتوتەوە و خۆی لە دابەزینی بەهای لیرەدا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دەبینێتەوە، کاریگەری و لێکەوتەکانی تەنها لەسەر هاوڵاتیانی لوبنان نەبووە، بەڵکو پەنابەرە فەڵەستینیەکانیش کە بە هەزاران کەس مەزەندە دەکرێن و لە کامپەکاندا ژیان بەسەر دەبن، بەشێکی زۆر لە بارگرانی قەیرانەکەیان کەوتۆتە سەرشان. بورج ئەلبەراجنە یەکێک لەو کەمپانەیە کە پەنابەرانی فەڵەستینی لە باشووری بەیروت تیایدا دەژین. بەشێک لە پەنابەرانی نیشەجەی کەمپەکە ئاماژە بوو ئەوە دەکەن بەهۆی نەبوونی هەلیکار و گرانی نرخی پێداویستیەکان لە ئەنجامی دابەزینی بەهای لیرەی لوبنانیەوە. ژیانی ڕۆژانەیان تەواو ئەستەم بووە، بە جۆرێک ڕۆژانە ناتوانن لە ژەمێک زیاتر خۆراک بۆ خێزانەکانیان دابین بکەن. ئەوەی زیاتر دۆخی پەنابەرە فەڵەستینیەکانی لە سایی قەیرانی دارایی لوبنانەوە تاقەت پڕووکێن کردووە. چەند یاسایەکی لوبنانە کە ڕێ لە پەنابەرە فەڵەستینیەکان دەگرێت لە چەندین کرد و پیشەدا کار بکەن. سيء واشغال قليله وبالذات الفلسطيني معروف انه لا له شغل. یەکێک لەو پەنابەرە فەڵەستینیانە بەناوی ئەبوو ناسر کە پیرەپیاوێکی تەمەن 75 ساڵە، خێزانێکی نۆکەسی بەڕێوە دەبات، دەڵێت ئێمەی پەنابەرانی فەڵەستینی لە لوبنان هیچ موچەیەکمان نییە و لە زۆر کار و پیشە بێبەش کرابین، بەهۆی بێکاریەوە ناتوانین گوزەرانی خێزانەکانمان دابین بکەین. ئەم پیرەپیاوە زیاتر ڕوونی دەکاتەوە کە ئامادەیە هەر کارێک هەبێت بیکات، بەڵام گرفتەکە لەوەدایە کە کرێ ڕۆژێک کارکردن تەنها $5 دەشپرسێت لە کاتێکدا داهاتی ڕۆژێک کارکردن بەشی تەنها تەبەقێک هێلکە دەکات، چۆن بژێوی خێزانێکی نۆکەسی دابین دەکرێت. لای خۆیەوە ئیمیلیا حەبیب کە پزیشکی ددانە و هەر لەو ئۆردوگایە لەدایک بووە باس لەوە دەکات پزیشکانی شاوشەوی پەنابەرانی دیکەی فەڵەستینی بارودۆخی ژیانیان خراپە، بەتایبەت کە یاسای لوبنان ڕێگەیان پێنادات لە دەرەوەی کەمپەکان کار بکەن و نۆرینگە دابنێن، بەو پێی کە سەرجەم پەنابەرانی فەڵەستینی لە مافی هاوڵاتی بوون بێبەشن. دەشڵێت وەکو پزیشکێک حەقدەستی مانگانەی لە $200 تێناپەڕێت، ئەمەش بەهۆی ئەوەی سنووری کارکردنی لە کەمپەکە تێناپەڕێت و دانیشتوانی ناو کەمپەکەش سەرجەمیان پەنابەری فەڵەستینی هەژارن و ناتوانن کرێی زیاتر بە پزیشک بدەن. داڕوخانی زیاتری دۆخی پەنابەرانی فەڵەستینی لە کەمپەکانی لوبنان لە کاتێکدایە مانگی ڕابردوش ئاژانسی فریاکەوتن و بەکارخستنی پەنابەرانی فەڵەستینی ناسراو بە ئۆنروا هۆشداری لە داڕوخانی ڕەوشی مرۆیی و سەختتربوونی گوزەرانی پەنابەرانی فەڵەستینی لە کەمپ و ئۆردوگاکانی لوبناندا بوو، باهۆی دابەزینی زیاتری بەهای لیرەی لوبنانی و نەبوونی هەلیکار بۆ فەڵەستینیەکانی نیشتەجەی ئەو وڵاتە. جێگەی ئاماژەیە لە ئێستادا نزیکەی 200,000 پەنابەری فەڵەستینی کە بەسەر 12 ئۆردوگادا دابەش بوون لە ناوچە جۆربەجۆرەکانی لوبنان نیشتەجێن و لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی و مرۆییەکانەوە هاوکاری دەکرێن و خۆراک و پێداویستیان بۆ دابین دەکرێت، بەڵام بەهۆی یاساکانی لوبنانەوە هیچ کام لەو پەنابەرانە ناتوانن لە چوارچەوەی سەندیکا پیشەییەکان لە دەرەوەی کامپەکان کار بکەن، بەهۆی ئەوەی مافی هاوڵاتی بوونیان لەلایەن حکوومەتی لوبنانەوە پێنەدراوە.